بەشێک لە شۆفێرە باڕڵگرەکانی مەرزی تەوێڵە شوشمێ لە بەردەم دیوانی پارێزگای هەڵەبجە دژی زیادکردنی ژمارەی شۆفێرەکان گرتبوونەوە داوایان کرد ئەو بڕیارە هەڵوەشێتەوە کە ژمارەی شۆفێران لە 130 شۆفێرەوە بۆ 250 شۆفێر زیاد بکرێت و بە وتەی و شۆفێرانەش تەنها 130 باڕەڵگر بە فەرمی هەڵی کارکردنیانەیە دەتوانن خۆڵیاسن لە وڵاتی ئێرانەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و بازیان بگوازنەوە. ئەڵێن بێتە سەرخەت کێشە و ئیش و کارمان بۆ حەلکە ئیش و کاری ئەم ساقانەمان بۆ بەڕێکات ئێمە گیرمان خواردە بەدەستی ساختڕێلەی کەلار و دەربەن و سلێمانی و خەتی نییە من ساڵانە دەم خەتم تازە کردۆ 900,000 یاوە بە خەت ئەمانەوێت ئەم ترێلانەکە خەتیانە نێن بەو مەرزە هاوکاریمان کردوون دوتومانە کاکە ئەگەر پێشەنگ بین پێشەنگەچین بارەکەین ئەوەیشی مایە و فەرمون بێن باریکەن بەبێەوەی داوای ڕسومات بکەن بەبێەوەی ببن بە ڕسمی بەسەر کۆڵی ئێمەوە. شۆفێرەکان داوایان دەکرد پارێزگاری هەڵەبجە لەگەڵیان کۆ ببێتەوە و کێشە و گرفتەکەیان بۆ چارەسەر بکات چونکە ئەم ڕێگای مەرزەکەەوە ماڵوگۆڕی بازرگانیش لەو ئاستەدا نییە 250 شۆفێر لە مەرزەکەدا کار بکەن. هەر بۆیە سویچی ئۆتۆمبیلەکانیان هەڵدایە حەوشەی بینایی پارێزگا و ڕایان گەیاند تا کێشە و گرفتەکەیان بۆ چارەسەر نەکرێت دەمێننەوە و بەردەم بینایی پارێزگای هەڵەبجە چۆڵ ناکەن. خۆمان 130 سیارێ 120 ژەی بەسەرمانە مەگەر دوو مانگجارە بارێک و بەرناکەین ئێمە بەردەوامە بین و دەرگاکە قفڵەکەین و سیارەکانمان لەوێ جێڵی بە هیچ شێوەیە نایڵین هیچ هاتوو چۆ بکەنێن. لە دوای کۆبوونەوەی نوێنەری شۆفێرە باڕڵگرەکان و بەڕێوەبەری گواستنەوەی هەڵەبجە و پارێزگاری شارەکە هیچ بڕیارێک لەبارەی گرفت و کێشە و شۆفێرانی لە مەرزەکەدا بە فەرمی کار دەکەن نەدرا و بەڕێوەبەری گواستنەوەش تەنها ئەوەی ڕاگەیاند کێشە و گرفتەکانی ئەو شۆفێرانە کەڵەکەبووی چەندین ساڵەیە و ناتوان بە ئاسانی چارەسەری بکەن. زیاتر لێ تێنەگەیشتنە ئەم کێشەیە کەڵەکەبووی ساڵەکانی 2012 تا دەگاتە 2010 و لەبەرەوەی بڕێوەبەرایەتیمان بڕێوەتێکی تازەیە لە سوورەکە تازە کراوەتەوە لەبەرەوە دوو مەرزمانەیە هەڵەبجە هەردوو مەرزەکە ڕێک نەخراون بۆ پێی ڕێنمایی یاساکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن نین خەڵک بە پێ ئەو ڕێنمایانە کار ناکات لەبەرەوە ئەم کێشانە دروستوە. لە ساڵی 2010 خۆڵی یاسن لە مەرزی تەوێڵە شوشمێ لە خاکی ئێرانەوە دێتە سنووری پارێزگای سلێمانی و 130 باڕەڵگر بە فەرمی و خاوەنیەڵی گواستنەوە لە مەرزەکەدا کار دەکەن و 120 باڕەڵگری دیکەش لە ئامان مەرز بە شێوەی لاوەکی خۆڵ بار دەکەن. بەشێک لە شۆفێرانیش دەخت دەکەنەوە ڕازی نابن ژمارەیان زیاد بکرێت و پەنا بۆ داخستنی مەرزەکە دەبن. بە پێی زانیاریەکانی پەیامیش مەرزەکە لە ئێستادا داخرا و ئاڵوگۆڕی بازرگانی تێدا وەستاوە تا کێشە و گرفتی ئەو شۆفێرانە یەکلا دەبێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.